لە یادی 33 ساڵەی تاوانی ئەنفال داوا دەکەین ئەو تۆمەتبارانەی ناویان لە دادگای باڵای تاوانەکانی تۆمەت هاتووە بدرێنە دادگا. دوو لیستی تۆمەتبارانی جینۆسایدی گەلی کورد بدرێتە پۆلیسی نێودەوڵەتی ئەنتەرپۆل بۆ ئەوەی هەڵهاتووەکان لە دەرەوەی وڵات دادگایی بکرێن. سەردانی لەسەر پێداچوونەوەی ورد بکرێ بۆ دۆسیەی دادگای تاوانی ئەنفال. پێویستە تاوانبارانی ئەنفال لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێم وەک تاوانبار سیر بکرێت و بە تایبەتی لە وەزارەتی داد و ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی جێبەجێکردنی بڕیاری دادگایی بۆ خۆی تاوانبارە بە تایبەتیش لەلایەن لقەکانی دەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان پێویستە بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق جێبەجێ بکرێت. بە یاسای تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان سکاڵاکاران و شایەتەکان بپارێزرێت هاوکات چاودێری وردی تۆمەتباران بکرێت و تا ئەو کاتەی لە بەردەم دادگا ئامادە دەبن پارتە سیاسیەکانی ئەستۆپاکی خۆیان لە بوونی تۆمەتباران لە ڕیزەکان ڕابگەێنن. داکۆچیکردن لە هەرێم لە هەر یەکێک لەوانەی ناویان وەک تۆمەتبار هاتووە لە دادگای باڵای تاوانەکان هاتووە و وێڕای ئازاری کەسوکاری قوربانیان بۆ خۆشی تاوانە هاوکات نکۆڵیکردن لە تاوانی جینۆساید پێویستە بە یاسا ئەو کەسانە لە هەر پۆستێکدا بن سزا بدرێن. پێویستە سەرۆکی کۆماری عێراق بە ناوی دەوڵەتی عێراقەوە داوای لێبوردن لەسەر جەم قوربانیانی کوردستان و عێراق بکات. موچەی بنەماڵەی قوربانیان لە جینۆساید و زیندانیان و پێشمەرگە دێرینەکان بکرێت. ستانداردێک بۆ موچەی باڵای هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێز لە قوربانیان و تێکۆشەران بگیرێت. هەموو لستەکانی موچەی شەیدان و جینۆساید و برینداری چەکی کیمیایی زیندانیانی سیاسی پێشمەرگە دێرینەکان بڵاو بکرێتەوە لە بوونی گەندەڵی لە ناو تۆمەتباران پاک بکرێتەوە. ئەو پارتانەی کوردستان بەشێکە لە شەڕی عێراق. لە کۆتاییدا بەهۆی لاواز و ستەمی دەرەوەی کوردستان و وەزارەتی دادی ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی و کۆنتڕۆڵکردنی لەلایەن ئەو پارتانەیە لەلایەن داڵبەدارانی تاوەتبارانی کوردستان بۆتە بەهشتی ڕزگاربوونی تاوەتباران لە سزادان و لێپرسینەوە تا شانازی بە ڕابردووی خیانەتی خۆیانەوە دەکەن و هاوشانی دەسەڵاتداران پرۆژە دەکەنەوە و لە سەردەمی کۆرۆنادا مەراسیمی گەورەیان بۆ ساز دەکرێت و وەک شۆڕژگێر نیشان دەدرێت و تەرمەکانیان بە ئاڵای کوردستان دەپێچرێتەوە. ئەمەش بۆ خۆی سوکایەتیە بە قوربانیانی جینۆساید و ئەنفال. داوا دەکەین عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. 33 ساڵ لەمەوبەر ڕژێمی بەحث تاوانی ئەنفالی لە پرۆسەیەکی سەربازی 197 ڕۆژیدا بەرامبەر بەگەلی کورد ئەنجامدا. لە بارودۆخێکدا هیچ دادگایەکی نێودەوڵەتی نەیتوانی ڕێگر بێت لە بەردەم ئەنجامدانی ئەم تاوانە مەزنە. لە ئاکامی ئەم تاوانەدا زیاتر لە 182,000 هاوڵاتی سڤیلی کوردستان بوونە قوربانی. ئێمە لە یادەوەری 33 ساڵەی تاوانی ئەنفالدا لە پێناو دووبارە نەبوونەوەی تاوانی لەم چەشنە بەرامبەر بە گەلەکەمان و دڵنەوەیینەوەکانی داهاتوو بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی لەم چەشنە داواکارین عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. تا ئێستا 123 دەوڵەت پەیوەستبوونی خۆیان بەم دادگایە ڕاگەیاندووە کە دوایینیان فەڵەستین و وڵاتی سلفادۆرە. ئەگەر ئەم داواکاریی ئێمە کە 16 ساڵە دووبارەی دەکەینەوە جێبەجێ بکرایە ئێستا کەیسی تاوانەکاری شەنگار و شار و شارۆچکەکانی دیکە بە ئاسانی دەگەیشتە دادگای تاوانی نێودەوڵەتی و تاوانەکان بە جینۆساید دەناسێنران. بۆیە لەم یادەدا داوا دەکەین بە زووترین کات عێراق پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و پەیوەستبوونی خۆی بە دادگای تاوانی نێودەوڵەتی ڕابگەێنێت و ببێتە وڵاتی 124 هەمینی ئەندام لەم دادگایە. تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی کۆنساین